هەرچەندە نزیکەی ماوەی 7 مانگە پۆستی پارێزگاری کەرکووک یاخود ئیدارەی خۆجێی لە کەرکووک یەکلای نەکراوەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە زۆربەی پارێزگاکانی دیکەی عێراق ئەم بابەتێک لای کراوەتەوە. لێرەدا مەبەستم لە پارێزگای سەلاحەدینە کە بە خۆشحاڵیەوە پۆستی بەڕێوەبەرێتی گشتی وەبەرهێنان لە پارێزگای سەلاحەدین کوردێک ئەم پۆستی وەرگرتووە کە لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لێرەدا گرنگە کە باس دەوە بکەین تا چەند ئەتوانرێت بەڕێوەبەرێتی گشتی وەبەرهێنانی پارێزگای سەلاحەدین سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئەزمموی وەبەرهێنان لە شاری سلێمانی دەوروبەری وەربگرێت. با سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر ئەمین عەزیز جەوادم لەگەڵایە بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لە پارێزگای سەلاحەدین. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی سەرباری ئەرک و ئیلتیزاماتەکانت، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ستۆدیۆ لەگەڵمانای. دکتۆر بالەوە دەست پێ بکەین تا چەند ئەم پۆستە گرنگە بۆ کورد بە دیاریکراوی لە پارێزگای سەلاحەدین. بڵێ سپاس بۆ ئێوەی بەڕێز. سپاس. لە ڕاستیە لە چوار پارێزگای عێراقا کە نەینەوا و سەلاحەدین و کەرکووک و دیالە کوردبوونی هەیە و لەم پارێزگایانە تاکو ئێستا تقریبەن هیچ پۆستێک یەکلانە بووەتەوە بۆ کورتەنیا پۆستی ئەم پۆستە نەبێ لە پارێزگای سەلاحەدین دوای ئەوەی کە بە هەوڵ و تێکۆشانی خەڵکەکەی خۆمان توانیمان پلەی سێەم بەدەست بێنین لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدیندا نوێنەرێکمان سەرکەوێت لە کۆی 15 نوێنەر. دوای توانیمان ئەم پۆستە کە یەکێکە لە پۆستە سیادیەکان لە مدیریەتە عامەکان بەڕێوەبەرایەتی گشتی سەحەمان هەیە و تەربیە هەیە و وەبەرهێنانێ ئەم سیانە بەڕێوەبەرایەتی گشتین مدەرای عامە. جا بۆی ئێمە توانیمان لەخوای گەورە بەزیاد بێ بە هەوڵ و تێکۆشانی خەڵکەکەمان توانیمان ئەم پۆستە یەکلا بکەینەوە بۆ کورد و لە ناو کوردیشا بۆ یەکێتی و لە یەکێتیشا بۆ بەندە کە من پێشوەخت جێگری پارێزگاری سەلاحەدین بوومە 4 ساڵ لە 2009 تا 2013 ماوەی 3 مانگە ئێمە دەست بەکار بووینە لەوێ و علاقەیەک و پەیوەندێکی زۆر باشمانەیە لەگەڵایەنە سیاسیەکانە. ئەم پۆستە پۆستێکی گرنگە بۆ کورد و بۆ یەکێتی لە پارێزگای سەلاحەدین. ئەتوانین خزمەتێکی زیاتر بکەین لە ڕووی وەبەرهێنانەوە و ئەوە زبوونەی هەیە لە هەرێمی کوردستانە زوونێکی پێشکەوتووە بەڕاستی ئەوانەی کە ئەیان بینین لە خوارو و ناوەڕاستی عێراق سەرسامن بەم ئەزمونەی هەرێمی کوردستان. بۆیە ئەتوانین ئەم وێنە جوانە ئەم ئەزمونە سەرکەوتووە لێرەوە ببینە پارێزگای سەلاحەدین وەوە پەیوەندەیە کە هەمانە لەگەڵ لایەنەکانی ترا بتوانین خزمەتێکی زیاتری گەلەکە و نیشتمانەکەمانی پێ بکەین. بەڵێ دکتۆر چەند پۆستێکی کەش هەیە کە پشتی کووردە لە پارێزگای سەلاحەدین بە تایبەتی لێکە ئیداریەکان بەپێی زانیاریەکانی بەڕێستان ئەمە کە یەکلایەکرێتەوە؟ ئێمە طبعا لەگەڵ بەڕێز کاک مەلا کەریم کە مەسئولی مەڵبەندی شانزەی حمرینە و هەم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا و توانیمانە ئەمانگیێکی باش دروست بکەین لەگەڵ کوتلە سیاسیەکانی سەلاحەدینە کە کۆی گشتیان 7 کوتلەی سیاسین لایەنی سیاسین توانیمانە پێشوەخت پێش انتخابات اتفاقێکی باش بکەین. ڕێکەوتنێکی باشمان کردووە کە ئێمە وەکو کورد لە ڕابردووە پشکی باشمان هەبووە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر، بەڵام بەداخەوە لە دەستمان داوە بتوانین هەمانگیێکی باشمان کردووە ئەو پۆستانە بگەڕێنەوە بۆ کورد و لە ناو کوردیشا بۆ یەکێتی خۆتەزانی لە ڕابردووە لە 2003 بەملاوە یەکێتی باڵادەست بووە لە پارێزگای سەلاحەدینە و ناو شاری خورماتووە. جارێ ئەوەی کە پۆستە سیادیەکانە کە بەڕێوەبەر گشتیەکانە توانیمان ئەمە یەکلا بکەینەوە. ئەمجا دوو مستەشارمان هەیە، مستەشاری محافظ ڕاوێژکاری محافظ. ئەمجا لە ناو شاری خورماتوشە ئێمەوە لەگەڵ لایەنەکانی ترا هەمانگی باشمان هەیە، ڕێککەوتن هەیە و گفتوگۆ هەیە بۆ ئەوەی پۆستەکانی تری ناوشاری خورماتوش بگەڕێنینەوە بۆ کورد و بەشی خۆمان وەرگین لەو پۆستانەی کە هەیە بۆی بتوانین خزمەتێکی زیاتری خەڵکەکەی خۆمانی پێ بکەین. وەزعمان زۆر باشە لە پارێزگای سەلاحەدینە، هەمانگیێکی باشمان هەیە، پشتگیرێکی باشمان هەیە لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە و مەکتەبی سیاسیە و جەنابی سەرۆک. بەڵێ دکتۆر دوای داگیرکردنی پارێزگای سەلاحەدین و زۆربەی ناوچەکانی عێراق لەلایەن تیرۆرستانی داعشەوە بە دیاریکراوی پارێزگای سەلاحەدین ڕوبەڕووی کاولکاری بووە. هەڵبەت لە ئێستادا ئەرکێکی قورس ڕوبەڕووی ئێوە ببووتەوە. دکتۆر پلانتان چییە؟ بەنیازن قۆناغ بە قۆناغ پرۆسەی ئاوەدانکردنەوە بەرهێنان لە پارێزگای سەلاحەدین ئەنجام بدەن بە تایبەت ناوچە کوردیەکانیش؟
لە ڕاستیە ئێمە من دوای ئەوەی کە بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین کە 15 ئەندامن کۆی دەنگم پێدرا کە بنە سەرۆکی دەستەوە بەرهێنان و لە پەیوەندێکی باش بهێن لەگەڵ جەنابی پارێزگار و لەگەڵ ئەنجومەنی پارێزگارەوە لەگەڵ سەرەوەی خۆشبانەوەکو وەزارەتەکانە ئەوە ئاسانکاریەکە بۆی ئەمە کە بتوانین خزمەتێکی زیاتری ئەو ناوچانە بکەین. ئەو ناوچانە بەڕاستی فعلەن کاولکاریەکی پێوە دیارە داعش کۆمەڵێک شاری کاول کرد، کۆمەڵە دێهاتی وێران کرد، کۆمەڵەیە وای لێ کرد خەڵکەکە دەربەدەر بێ بێنە هەرێمی کوردستان زۆربەی زۆریان لە هەولێر و سلێمانی و شارەکانی تری کوردستان جێگر بنەوە. دوای ڕزگارکردنی پارێزگای سەلاحەدین و ناوچەکە خەڵکەکە گەڕاوەتەوە ئەوە بەڵام بەداخەوە جێگای ئەویان نییە دانیشتیایی بۆیە ئێمە کۆمەڵێ نیشتەجێبوون هەیە کۆمەلگا وەکو مجەمەعاتی سەکەنی هەیە لەوێ وا لەوادە تەواو بکرێت خەڵکەکە بگەڕێتەوە و کۆمەڵێکی پرۆژەی ترمان هەیە بەڵام زیاتر من وەکو دکتۆر ئەمین تەرکیزم لەسەر ئەوەیە کە من بتوانم ئەزمونێکی صناعی و تیجاری و زراعی لەبەرەوەی پارێزگای سەلاحەدین ینی جێگایەکی زۆر گونجاوە بۆ ئەو جۆرە ئیشانە ئەوەی کە کراوە لە مجەمەعاتی سەکەنیە ئەتوانم بڵێم کافیە بۆ ئەوەی کە جێگەی ئەو خەڵکی تێبێتەوە چۆنەڵی ئەو نەقسەی تەواو کردووەتەوە بەڵام ئەوەی کە نوقسانیمان هەیە لەوێ چۆن ئەڵەی پرۆژەی صناعیە و تیجاریە و کشتتوکاڵیە لەوێ و ئەوێش پارێزگای سەلاحەدین ئەنی جەوەکەی مناسبە بۆ ئەم جۆرە پرۆژانە بۆیە من دوای دەست بەکاربوونم کۆمەڵێک پرۆژەم خستووەتە بەردەستی جەنابی پارێزگار و مەجلسی ئیدارەی خۆم هەیە کە پێکاتوە لە 7 کەس بۆ ئەوەی بتوان ئیش لەسەرانە بکەین لە هەندێکیانە قۆناغی باشمان بڕیەوەوا لە ڕۆژانی داهاتوە ئینشاءالله دەست بەکارە بینێکێک لەوانە کە گەورەترین پرۆژێ لە قەزای بێجیە معمەلی ئەسمیدەی مڕەکەبەیە کە بۆ کشتتوکاڵ بەکاردێنرێ کولفەکەی زۆر زۆرە و کارگەیەکی زۆر گەورەیە لە 2023ەوە ئیهمال کراوە و کارگەی زیوتی نەباتیمان هەیە و کۆمەڵێک پرۆژەی ترمان هەیە کە پرۆژەی صناعی و کشتتوکاڵن لە ڕۆژانی داهاتوودا ئینشاءالله بەردی بناغەیدا ئەنرێ و کۆمپانیەکان دەست بەکارە بوون بۆیە من بە بەردەوام ئەم دوو مانگە لە گفتوگۆم لەگەڵ کۆمپانیەکانە لەگەڵ وەبەرهێنەرکانە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە سلێمانیش بەشی پشکی شێری بەرەکەوێ ئینشاءالله چونکە خەڵکانێکی بازبوونمان هەیە هاتوونە دانیشتونە قسەیان کردووە پرۆژە و فکرەی باشیان هەیە بۆ ئەوەی بتوانین پێشکەوتنێکی بەرچاو بەدی ئەکرێت لە پارێزگای سەلاحەدینە لە ئینشاءالله نزیکێکی لە داهاتوویەکی نزیکە. بەڵێ کەواتە دکتۆر هەماهەنگیتان هەیە لەگەڵ ئیدارەی سلێمانی یاخود هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆی سوود لە ئەزمون و پرۆژەکان وەرگیرێت سلێمانی بێت لە هەرێم بێ بۆ ئەوەی پەرەوە بە بەرهێنان بدرێت لە پارێزگای سەلاحەدین. ئێمە بەهۆی ئەوەی کە کورد لە سەلاحەدینە بوونی هەبووە و پەیوەندێکی باشمان هەیە جیاواز لە پارێزگاکانی ترە بۆیە کوردێکی زۆر لە پارێزگای سەلاحەدین بۆ بەرهێنان ئەکات بەڵام زۆربەی ئەو بەرهێنانانە لە مەجای مجەمەعاتی سەکەنیە و یەکەی نیشتە جێبوونایە من پێم باشە و فکرەی من ئەوەیە کە لە بواری ترە لە بواری پێشکەوتنی صناعە و تیجارەت و جانبی تعلیمی دروستکردنی زانکۆ قوتابخانەی ئەهلی و ئەو هێنانی هەندێک کارگە ئەو دروستکردنی هەندێک کارگە لە ناو پارێزگای سەلاحەدینە چونکە هەموو شتێک مهەیە لێە ئەوەی ئەوێت کە تۆ دڵسۆزانە ئیش بکەی و ئامانگی باشت هەبێ و منیش خۆم خەلفیەتێکی باشم هەیە لەو بوارە چونکە 4 ساڵ من جێگری پارێزگار بوومە و سەرۆکی لیژنەی ئیحالەیش بوومە هەموو پرۆژەکان لە ماوەی 4 ساڵدا شارزاییکی باشمە بۆ چونکە خراب بۆ سەر ئەستۆی من بۆیە احتیمادی ئێمە زیاتر لەسەر ئەزموونی هەرێمی کوردستانە و بتوانین لەگەڵ وەبەرهێنەکانی مستەسمیرەکانی هەرێمی کوردستانە هەماهەنگێکی باشمان بێت ئەم تەجروبە ئەزموونە باشەی هەرێمی کوردستان بتوانین نقل بکەینەوە ئەوانیش پێیان خۆشە لەبەرەوەی تەجروبەیەکی باشیان شەیە هەماهەنگێکی باش هەبووە لە کاتی نزوح و کاتی خەڵکەکە دەربەدەر بوو لە پارێزگای سەلاحەدین زۆربەی زۆران ڕویان کردە هەرێمی کوردستان و نەچوونە شێوەنەکانی تر. بەڵێ دکتۆر تا چەند حکوومەتی فیدراڵ هاوکار و هەماهەنگن لەگەڵتانە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان لە پارێزگای سەلاحەدین؟ حکوومەتی فیدرال زۆر تەدەخولی ئەو شتانە ناکات چونکە ئێمە هەیەیەکی و دەستەیەکی مستەقیلین بەڵام من ئەوەی کە پێویستم پێیەتی زۆر پێویستم بە پاڵپشتی نوێنەرەکانی کوردە لە بەغدا بە هەموو
نەتەوە بە هەموو لایەنەکانەوە بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی و بە تایبەتی ئەو وەزیرانی کە لەوێن پاڵپشتێکی باشی ئێمە بکەن وەکو کوردێک بۆ ئەوەی سەرکەوتنێکی باشتر بەدەستبێنین ئێمە ئەمەمان بەدەست هێناوە بە هەوڵی خەڵکەکەی خۆمان بۆ کە دەنگیانداوە ئێمە کورسیەکمان هەبوو ئەندامێکمان هەبوو لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین و دوایی پەیوەندیەکانی خۆمان و هەوڵەکانی بەڕێز کاک مەلاکەریم وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق توانیمانە ئەوەی کە پێویستمان پێێتی ئێستا پاڵپشتی ئەو کەسانەی کە لە بەغدا وەکو وەزیرەکان وەکو ئەندام پەرلەمانەکانی تر بتوان پاڵپشتیەکمان بکەین بۆی زیاتر سەرکەوتوو بین بتوانین خزمەتێکی باشتری خەڵکەکەی خۆمان بکەین. بەڵێ دکتۆر دوا بە دوای وەرگرتنی پۆستی بەڕێوەبەری گشتی و بەرهێنان لە پارێزگای سەلاحەدین ئەو گۆڕانکاریانە چین کە بەڕێستان ئەنجامتان داوە لە بەڕێوەبەرایەتەکان؟ بڵێ یەکەم ئێمە لە ناو پارێزگای سەلاحەدینە ڕاستە بوونمان هەبووە و لە پارێزگاکانی تریش بەڵام هەندێشت هەیە شتێکی هەنچەند لەوانەیە شتێکی معنەویش بێت بەڵام ضروریە بۆ ئێمە پێویستە بۆ ئێمە بیکەین بۆ ئەوەی کوردبوونی خۆمان بسەلمێنی لێ بۆ نمونە لە ناو لە هیچ دایرێکی پارێزگای سەلاحەدینە وشەیەکی کوردی نانووسرێت بۆیە من لە یەکەم کارمە کە ئەچمە بینایی تازەی دەستەی و بەرهێنانی سەلاحەدین یەکێک لەوانەی ئەو تابلۆیی کە ئینوسم لەسەر بینایی دایرەکەی خۆم بە زمانی عەرەبی و کوردی ئینوسم ئەو وەرەقانەی کە بەکاری دێنم ئەو فۆرمانەی کە بەکاری دێنم بە زمانی عەرەبی و کوردی ئێنم بۆ ئەوەی بڵێم بە خەڵکەکەی تریش کە ئێمە کوردین لێرە ئێمە وجودمان هەیە بۆی بتوانین ئەمەیەکێ لە گۆڕانکاریەکانە کە وجودی خۆمان بسەلمێنین لێ یەکی تر لە گۆڕانکاریەکان ئەوەیە کە من هەوڵ ئەدەم لە ناو دائیرەکەی خۆمە کۆمەڵێ خەڵکی بازبوونمان هەیە لە بوارەکە بەشە جیاوازەکانی ناو دائیرەکەی خۆمە دەست بەکاریان بکەم و هەروەها هەوڵدەم هەندێک لە گەنجی باشمان هەیە خاوەن شەهادەن بتوانین ناو پارێزگای سەلاحەدین شا جێگایان بکەین لە هەندێک دەوائیرە چی مدیر قسم بێ چی مهندس بێ چی سەرۆک بەش بێ بتوانین جێگایان بکەن دوای ئەوەی کە ئێمە زیاتر لە 2 مستەشارمان هەیە لە ناو پارێزگای سەلاحەدینە ڕاوێژکاری محافظ ئەمە یەکێک لەو گۆڕانکاریانەی دوای ئەوەی کە دەست بەکار بووین تەمەنەمەش بە پاڵپشتی حیزبەکەمەوە ئەبێ هەموو بە پاڵپشتی ئەو برادرانەوە ئەبێ کە لە بەغدان بتوان زیاتر پشتگیری منکەن لەبەرەوەی پێتم پارێزگای سەلاحەدین لە بینی هەر سێ پارێزگاکە توانیمانە زوو بەشی خۆمان وەربگرین و پۆستەکەی خۆمان یەکلا بکەینەوە و جێگەی خۆمان لە پێشە هەبووە و ئێستایش باشتر بتوانین بۆی بتوانین خزمەتی شارەکەی خۆمان بکەین و کوردبوونی خۆمان لە ناو پارێزگای سەلاحەدینە بسەلمێنین لەبەر ئەوەی ئەو ناهامەتی کە هاتە سەر شاری خورماتوە بەڕاستی گەورە بوو بەڵام توانیمان ئەوەی کە تەحەدایەکی باش بکەین وجودی خۆمان جارێکی تر بسەلمێنین دوای ئەو ڕووداوانەی 16 ئۆکتۆبەرە توانیمان ئەندامی ئەنجومەنی نوێنەران سەر بخەین و توانیمان ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا سەر بخەین و پۆستێکی گەورەیش لە پارێزگای سەلاحەدینە کە پۆستی بەڕێوەبەری گشتی و بەرهێنان یەکلای بکەینەوە ئەمانە هەمووی بەچی هاتووە بە هەوڵ و تێکۆشانی خەڵکەکەی خۆمان خەڵکێکی دڵسۆزمان هەیە بەڕاستی ئەتوانین لە داهاتوویەکی نزیکدا گۆڕانکاری بەرچاو بکەین و مافەکانی خۆمان لەناو ئەو پارێزگایە تەثبیت بکەین و ئەو مافانەی کە لێمان سەنراوەتەوە لە ناو شاری خورماتوشە جارێکی تر وەری بگرینەوە لەبەر ئێمە ئێستا هیچمان هیچ دایرێک بەدەستی کوردەوە نیە بتوانین حسەی خۆمان بەشی خۆمان دابڕین و بڵین ئەوە بەشی ئێمەیە لێمان وەرگیراوەتەوە بە زۆر بیگەڕێنینەوە تەمەناویش بە ئیتفاقات ئەبێ و بە ڕێککەوتن ئەبێت و بە هەوڵ و تێکۆشان ئەبێت بەڕاستی من لێرەوە ینی زۆر دەستخۆشی لە برای بەڕێزمانەکەن کاک مەلاکەریم کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەندامێکی زۆر کارایە زۆر ماندوو نەناسە و پاڵپشتێکی باشی ئێمەیە لە پارێزگای سەلاحەدین و لە بەغدا داواکارم لە نوێنەرەکانی تریشمان دەرگاکانیان بۆمان بکەنەوە بۆ ئەوەی بتوانین بە پاڵپشتی ئەوان و بازبوونی خۆمان خزمەتێکی پارێزگاکە بەگشتی بکەین و شاری خورماتوو بە تایبەتی چونکە بەڕاستی شارێکی زۆر نەهامەتی دیە و خەڵکێکی زۆر دڵسۆزی تایە. بەڵێ دکتۆر هەڵبەت وەک لە سەرەتاوە باسم کرد بەڕێستان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پۆستەتان وەرگرتووە پرسیارەکەم ئەبێ بە دوو بەشەوە دکتۆر یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند هاوکار و پشتیوانتان بووە پرسیاری دووەمیشم بەشی دووەم ئەوەیە لایەن عەرەبەکان لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین تا چەند هاوکار و هەماهەنگن لەگەڵتا؟ بەڵێ ئێمە ینی ئەمە هەماهەنگیایی کە ئێستا هەیە ئەگەڕێتەوە بۆ مێژوویەکی کۆنی ئێمە من وەکو شەخص وەکو دکتۆر ئەمین
لەو پارێزگایە زیاتر لە 15 ساڵی تەمەنم لەو پارێزگایە بەسەر بردووە وەکو مامۆستای زانکۆ وەکو قوتابی بوومە دوایی مامۆستا بوومە لە زانکۆ دوایی جێگیری پارێزگار بوومە ئەمانە وای کردووە هەماهەنگێکی باش لەگەڵ لایەنەکانی ترا دروست بکەین لەگەڵ بەڕاستی لایەنە عەرەبیەکان زیاتر و لەگەڵ تورکمانیش ئێمە لەو شارە ئێستا زۆر باشە وەزعمان کۆکین بۆیە ئەمە لەلایەکی تریشەوە من پاڵپشتێکی باشی یەکێتی نیشتیمانی کوردستانم هەیە لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شارە بە شاری خۆی ئەزانێ و داکۆکی لێ کردووە و تەزحیەی داوە قوربانی داوە بۆیە من پاڵپشتی باشم هەیە بەڵام پێویستیم بە زیاترە پێویستیم بە زیاترە ینی ڕاستیەک هەیە ئەبێ بیزانی ئێمە هەن وەکو پارێزگای سەلاحەدین و پارێزگاکانی تر زیاتر هەماهەنگیان لەگەڵ لەوانەیە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانە هەبێت ئێمە بتوانین ئەو دەرگایە بۆ ئەوان بکەینەوە جەنابی پارێزگار داوەت بکرێ بۆ ئەیرا ئەنجومەنی پارێزگا سەرۆکی ئەنجومەنی پارێزگا مدێرە عامەکان بانگ بکرێن بۆ سلێمانی داوات بکرێن بۆ ئەوی بتوانین ئەزوونی سلێمانیش نیشانی ئەوان بدەین ئەم استیقراری لێرە هەیە ئەم سەرکەوتنەی لێرە هەیە ئەم خۆشیە ئەم وەزعی وها لە هەرێمی کوردستانە هەیە ئەم تەتەورە ئەم پێشکەوتنە لە بواری بەرهێنانە لە بواریەکانی ترە بتوانین بەوانی نیشان بدەین توانین دەرگایەکی باشێنمە بکەینەوە بۆ ئەوی ئەم ئەزبوونەی ئێرەش ببینن و زیاتر ڕوویان لێرە بێ بۆ ئەوەی بتوانین ئێمە زیاتر هەماهەنگیان لەگەڵا دروست بکەین و ئەو علاقەیە بتەوتر بێ بۆی بتوان لە داهاتووە ئەم ینی لای کەمی دەست بگرین بەم دەستکەوتانەی کە هەمانە. بەڵێ من دکتۆر دوا پرسیارەدا ڕاستاکەم باسی خورماتوت کرد پلانتان چییە لەم قۆناغا یاخود لە داهاتوویەکی نزیکە کە پرۆژە و بەرهێنان لە خورمات و یاخود ناوچە کولیەکانی سەر بە پارێزگای سەلاحەدین بکەن؟ بەداخەوە ئەوە ینی جێگەی داخە ئێمە لە قانونی لە یاسای وەبەرهێنانی عێراقا کە مادەیەک تەسبیت کراوە لە تعدیلەکەیە کە وەبەرهێنان لەو جێگایانە ناکرێت کە شومولی مادەی 140 تایە کەرکوو کە جێگاکانی ترە خورماتوش بەر ئەوە کەوتووە ینی هیچ ناتوان منۆک و سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئێستا لە سەلاحەدین و کەرکووکی شەروها ناتوانرێت لە مەودا هیچ وەبەرهێنانێک بکرێت هیچ مەشروعێکی استثماری بکرێت ناو پارێزگای سەلاحەدین لە بەتایبەتی لە شاری خورماتۆ چونکە مادەی 140 شوملیەکات من لەگەڵ نوێنەرانی کووردا لە نوێنەرانی کووردا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق قسەم کردووە بۆ ئەوەی بتوانین ئەو فەقەرەیە ئەو مادە قانونی کە تەسبیت کراوە دەستکاری بکرێت عەلە لەقەل ئیستیسنایەک وەربگیرێت لەبەرەوەیەوە زەرەرێکی زۆری هەیە بۆ ئێمە وەکو خورماتوو و کەرکووکیش مادەیەکی قانونیە کە ئەڵێ ئەو جێگانەی کە مەشمولە بە مادەی 140 جێ ناکۆکەکان نابێ هیچ وەبەرهێنانێکی تیا بکرێت هیچ پرۆژەیەکی وەبەرهێنانی تیا بکرێت و قەرارە تازەیە بەداخەوە تەسبیت کراوە پێویستەکە لەسەر نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تعدیلی ئەو مادەیە بکەن لە یاسای وەبەرهێنانی عێراقدا. بەڵێ بەڕێز دکتۆر ئەمین عەزیز جەواد بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لە پارێزگای سەلاحەدین سوپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمان بووی لە شاری سلێمانی سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوەش.